کە بتوانن بڕیارێکی وا دەربکەن. ئێمە زۆر سکاڵەمان داهاتە لە هەروە سکاڵا دەڕۆی بۆ با بڵێن بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر کەوا زۆربەی مەلەوانگەکان یاخود هەندێک لە مەلەوانگەکان دەتوانین بڵین پشکنینیان بۆ بەشداربووەکانیان ئەنجام دەدا. ئەو پشکنینە لە لای خۆیان لە تاقیگەی کنە خۆیان با بڵێن دەیانگۆ دەبی ئەنجام بدرێت. بۆ نمونە ئەگەر پشکنینەکە لە دەرەوە بە 5,000 بێ یاخود بە 10,000 بێ ئەوان لە لای خۆیان 50,000 و 6,000 و تا 40,000 با بڵین وەریان دەگرێت. لە کاتی بەشداریکردن لە مەلەوانگەکان یاخود لە کاتی ئیشتراکردن ئەگەر داوای پشکنینی پزیشکیان لێکردن و گوتیان لە مەلەوانگەکەی ئێمە پشکنینتان بۆ دەکەین پارەی زیاترمان بدەنێ یاخود پارەمان بدەنێ ئەو جۆرە پشکنیان نەمەکەن، چونکە بە پێی بڕیاری بەڕێوەبەرایەتی وەرزشی هەولێر ئەمە ڕێگە پێ نەدراوە و هەروەها ڕاگەندراوێکیان بڵاو کردوتەوە کە نووسراوێکیان بڵاو کردوتەوە بە هەموو شێوەیەک ئەو مەلەوانگانە ئەو جۆرە پشکنیانە ڕابگرن. بۆ زانیاری زیاتر من گفتوگۆ لەگەڵ مامۆستا خاڵس دەکەم. مامۆستا سلااوت لێبێ باسی ئەوم بۆ بکە ئەو بڕیارە چۆنە باسی چی دەکا. سلااو لە تۆش بێ بەخێر بێن پێشەچ سەرچاوان. ئەم فەرمانە لەلایەن بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە کە پێمان ڕاگەیەندرا ماوەکی باشە ئیشی لەسەر دەکەن تاوەکو ئەو بڕیارەیان توانیان لە وەزارەتی تەندروستیەوە ئیشی لەسەر بکەن و هەروەها بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر هەم بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش بەڕاستی جێگای دڵخۆشیە کە بتوانن بڕیارێکی وا دەربکەن. ئێمە زۆر سکاڵەمان داهاتە لە هەروە سکاڵا دەڕۆی بۆ با بڵێن بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر کەوا زۆربەی مەلەوانگەکان یاخود هەندێک لە مەلەوانگەکان دەتوانین بڵین پشکنینیان بۆ بەشداربووەکانیان ئەنجام دەدا. ئەو پشکنینە لە لای خۆیان لە تاقیگەی کنە خۆیان با بڵێن دەیانگۆ دەبی ئەنجام بدرێت. بۆ نمونە ئەگەر پشکنینەکە لە دەرەوە بە 5,000 بێ یاخود بە 10,000 بێ ئەوان لە لای خۆیان 50,000 و 6,000 و تا 40,000 با بڵین وەریان دەگرێت. جا لەبەر ئەو هۆکارەکە سکاڵا کرا لەلایەن هەوڵاتیانەوە بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر بە پاڵپشت دەگەر با بڵین بڕیاری بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش هەستان ئەو بڕیاریان دەرکرد و لەمە و دووە هیچ مەلەوانگەیەک بۆی نییە پشکنین بۆ بەشداربووانی ئەنجام بدە بەبێ ئەوەی با بڵین بگەڕێتەوە لە بۆ مختبەری مرکزی یاخود ئەوتە دەتوانن ئەو مختبەرانە با بڵین پێویستە مۆڵەتی وەزارەتی تەندروستیان هەبی ئەو کات بتوانن پشکنینەکانی لێ ئەنجام بدەن. لە خۆیانەوە مەلەوانگە ناتوانێت مختبەرێک دابنێ پشکنین بۆ بەشداربووەکانی ئەنجام بدە و پارەچ خەیاڵیشیان لێ وەربگری. لە بەرامبەردا ئەگەر مەلەوانگەکان ئاوایان کردیانی سزاکەیان چییە؟ داوا لە هاوڵاتیان دەکەین ئەوانەیە کە لە مەلەوانگەکان بەشدارن هەر مەلەوانگەک ئەو سەرپێچەی کرد یاخود هەر سەرپێچێکەکەی کرد دەتوانن ئێمە وەکو یەکێتی یاری ئاویەکانی عێراق لقی هەولێر ئێمە ئاگادارکەنەوە سکاڵەکانیان بگەینە لای ئێمەش بەرز دەکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش بۆ ئەوەی ئەوانش بتوانن یاخود دەتوانن ڕاستەوخۆ سکاڵەکانیان بنێرن بۆ بەڕێوەبەرایەتی وەرشی هەولێر کە چەند مانگێکە بەجددی بەڕێوەبەری وەرشی هەولێر دەتوانن بڵێم ئیشێکی زۆر باش کردێ بۆ وەرشوانان و توانیتی وەرزش بەرەو پێش بە و ئیزراعەتی یاساییان بەرامبەر دەگرنە بەر بە هەر شێوازێک بیتن تووشی لێپێچینەوەی یاسایی دەبن.